بله فرمان تو چی فکری لسر بی بویری کو ایرو لسر سبیل ترکیاتیه و بیشتری هلوستا چپامه tek kutuştun rasti beşere yani tuhazın rastiye beşeren tuhazın encamından derdik o yani sedemin ve bu yeri tuhazın جورتر كن سدمك دم بيدا بكم بني بله هاوريان اوان هنا زمان مثلا جنابشتان لدوستيكا وطن خستروكا تشابمني ترك چون نرخاندن بو او چالاكيانو بو او روشي باكور دكا بلا من بين باشا زورتر جخت لسر راغاني باشور بكم لو مجارده و بداخوا راغاندن لباشوري كردستان بۆ ڕووداوی لەو شێوانە سەرچاوی خۆیان لە چاپەمەنی تورک ئەنجی بڵێن سەرچاوی خۆیان لەو چاپەمەنیانەوە وەردەگرن کە نزیکن لە عاکەپەوە بە نمونە ئەنادۆڵ ئەبینی لە چاپەمەنی باشووردا هەمیشە ئەنادۆڵ دەخەنە پێش مەسەلەن ئەنادۆڵ هۆسا بڵاو کرد ئەنادۆڵ هۆسا گوت یعنی ئەوە بە بڕوای من و ڕۆژنامەوانێک باش نییە هەم وا ئەکا کە ڕاگەیانەکە و ڕاگەیانێکی نیشتیمانی نەبێ هەموو ئەکا کە زانیاری دروست بڵاو نەکرێتەوە لەسەر هەر ڕووداوێک کە ڕوودەدا و ئەوە لە کاتێکدایە کە تەواوی ئەو هێزانەی کە چالاکی ئەکەنیان ئەو هێزانەی کە لە ناو تورکیا ئەکتیڤن بە زۆر لە زۆرەکان تەواوی ئەوانە وێبسایتیان هەیە و ناوەندی ڕاگەیاندنی خۆیان هەیە بەڵام بەداخەوە ڕاگەیاندنی باشوور هەڵبەت من بەگشتی دەڵێم یەک دوو ناوەندی ڕاگەیاندن ناڵێم چکە یەک دوو ناوەندی ڕاگەیاندن هەیە کە بە شێوەیەکی نیشتیمانی ڕەنگە هەردوو لاوەر بگرێ یان ڕەنگە پیشیانەکاری خۆی بکات بەڵام وەکوتر ڕاگەیاندنی باشوور پڕانی وان زۆربەی ئەوان بەداخەوە سەرچاوی خۆیان لەو لە ماڵپەڕی ئەو هێزانەوە ناگرن کە چالاکیەکان ئەنجام دەن یان لە ئەو ماڵپەڕان کوردیانەوە ناگرن کە لە ناو تورکیا لە هەر گوندێک و لە هەر شار و شار هەنێک جوانە بەکە زمانی چەپەمە ترک داخفن یعنی داخەوە زۆر حتا چەپەمە ترک بەسەری ئەردوانە نابێژن سەرۆک بێرۆژ من دیت کو نابێژم بێژم لە ڕووداوێدا تکۆ سەرۆک ئەردوان یعنی بخواوانە نابێژن سەرۆک یعنی چەپەمە دەبێن جمهور باشخانە دەبێژن یعنی بەدڵنیاییەوە سەرۆک کۆمار نەگوت گوتە سەرۆک درێک سەرۆک یعنی ژبەک مەسەلەی پسکرێکە سەرۆک جمهور باشخانە ترکیان قەشێکیە یەک شتی تر هەیە گرنگە بڵێن جگە لەو ناوەندانەی ڕاگەیاندن لە باشووری کوردستانە و ڕووداوێکی کە لەوانەیە کە جەناب ناوتێنە جگە لەوانە کە ئەجەندای دەوڵەتی تورک یان بڵێن بە دروستتر ئەجەندای ئاکەپە لە ناو باشووری کوردستاندا پەیڕەو دەکەن جگە لەوانە هیچ ناوەندێکتری ڕاگەیاندن لە باشووری کوردستانە پەیامنێری لە زۆربەی شارەکانی تورکیا نییە پەیامنێری ئەین نووسەکانە اینجا ئەگەر نووسەکانی نەبێ ئەگەر پەیامنێری نەبێ کەواتە ناچارە بچێت لە سەرچاوێک ترە وەرگرێ بەس بەڕاستی ئەوەی جێی شەرمە ئەوەی جێی تێڕامان و بۆ بەڕای من شەرمیشە بۆ ڕاگەیاندنی باشوور ئەوەیە کە سەرچاوی هەواڵەکانی خۆیان لە بری ئەوەی لە ئاژانسی کوردی بگرن لە بری ئەوەی لە ئاژانسی هەردوو لاوەر بگرن قەیناکە مەسەن ئەنادۆڵ شوەر بگرێت بەڵام لە هەمان کادا دەبێ ئاژانسی یا با بڵێن وێبسایتی ئەو ناوەندە شوەر بگرێت کە چالاکی ئەنجام داوە بەڵام ئەوانەوە ناکەن بەس ئەنادۆڵ وەردەگرن ئەنادۆڵش وەکو ئەردۆگاندا نێزی حتەیەک بەرێ لە بێشیکتەش لە ئێستانبول تەقینەکی مەزن چێ بۆ بێدەرێ نێزی 40 زەدەتر ئەسکەر هاتن کوشتن تەق دەخوێنی داگۆ 100 پۆلیسوان هاتن کوشتن پاردون ئەو بوێر لە ئێستانبول چاوە دەنگتە لە چەپەمە عەرەبیدا یعنی عەرەبان دا چاوە دەنگتە یەکشت جێی تێڕامانە لە باشووری کوردستان ئێمە دوو چاپەمەنیمانە هێزانی چاپەمەنیەک مەسەلەن کوردی سۆرانیە بە حرفی محەممەدی چاپەمەنیەک ترمانەیە چاپەمەنی عەرەبیە ئەویش بە حرفی عەرەبی و بە محەممەدی دەنووسرێ ئەوەی عەرەبیەکە زۆرتر تیشک دەخاتە سەر ڕوودا و گۆڕانکاریە سیاسی و حتا لە ناو ژیانیشدا مەسەلەن چی لە تورکیا دەگوزارێ زۆرتر جەختی خاتەوزەر زۆرتر گرنگی پێدا بەڵام لە باشووری کوردستان گرنگی بە چێدا مەسە بۆ ڕاگەیاندن ئەگەر چالاکیەکی بۆ منە گەریلا بوو بێ یەک سەر دێن ئەڵێ دوو هەنگیان لە دارێک دۆزیوەتەوە مانشێتێک لێ دەردەخەن دەنووسن سەرۆکۆزیرانی تورک ئاوای وت لەسەر ڕووداویان سەرکۆماری تورک ئاوای وتیان مەسەلەن میتی تورک ئاوا دەڵێ یعنی بەو شێوە لە ڕوودا و گۆڕانکاریەکە ئەمەدەمەکەم چەپەمە سووریا مێزە دەکەن دەبێن کێفخاشێکی پڕ مەزن هەنە لێدەمە ئەم چەپەمەنیە تلکا مێزە دەکەن دەبێن لەبێ دەرێ قڕقلنێکی مەزن هەیە بڵێ پێشتری هەفتەیە بەێ بەڵێ پێشتری شەڤڵ بنیاد باسیەوەی کرد کە مەسەلەن لە چاپەمەنی عەرەب ئی وڵاتانی سونی وەکو چاپەمەنی ئاکەپە تەف دەگرن لەسەر مەسەلەی پرسی سووریا و لەسەر مەسەلەی پرسی ناو تورکیاش دەزانی
لەبەرەوە منش دەبینم مەسەلەن چاپەمەنی عەرەب دەشۆپێنم سەیری چاپەمەنی عەرەب دەکەم لە عێراق مەسەلەن لەبەرەوەی کە دەسەڵاتەکە بتەوێت نەتەوێت شیعەیە و چاپەمەنی عێراق ئێستا پڕانیوان شیعەیە ناچارم کە ئەو ڕاستێ بێن من زمان کە ئێستا دوو بلۆک هەیە زەنی چاپەمەنی گرێدراوی سیاسەتە تۆ ناتوانێت چاپەمەنی لە سیاست جودا بکەیتەوە یعنی گرێدای حتا ئەگەر ناوەندە شیعە دەبێت یعنی باغدایە دەمەوێت پەیوەکەم تەواو بکەم ئەوەیە کە دوو بلۆکی سیاسی هەیە ئێستا بلۆکی شیعە و بلۆکی سونە زەنی کە بلۆکی شیعە و سونە هەیە چاپەمەنیش دابەش بوون بەسەر ئەو دوو بلۆکەدا بلۆکی شیعە بۆ خۆیان ینی وەکو چۆن بڵێن دەستێکی دەدەنە بەشار ئەسەد هاوکاری بەشار ئەسەد دەکەن و پێیان خۆشە دەسەڵاتی بەشار ئەسەد لە ناو سووریادا بمێنێ لەبەرەوە دەبینی ئێستا تەواوی ئەو ڕاگەیاندنەی عەرەب و ئەوانە کە لە ناو حەلەبدا دەسەڵاتی بەشار ئەسەد تۆزێک زیاتر بووە و دەستی گرتووە بەسەر چەند گەڕێکی ترا دەبینین کە وەکو ڕاگەیاندنەکانی ناو سووریای سەر بە بەشار ئەسەد مانشێتی خۆیان دادەنێن و ڕۆماڵی هەواڵ و بابەت و راپۆرتەکانی خۆیان دەکەن و ئەوەشی کە تایبەتە بە بلۆکی سونە حتا دنیای نابینی کە حتا دنیای و ئاکەپە لەسەر حکومە نابینی کە مەسەرەن ڕاگەیاندنێکی قەتەری یان ئیماراتی بێت دژی سیاسەتی ئەردۆگان راپۆرت بڵاوکاتەوە مانشێت بنووسێ ئەو شتانە نابینی لەبەرەوە بۆ بینەرانیش ڕوون بێ بە بڕوای من ڕاگەیاندن ئێستا وەکو سیاست دابەش بۆ بەسەر ئەو دوو بلۆکەداوە لە باشووری کوردستان دەبینی کە من دەگەڕێمە سەر باشوور هەمیشە ئەمە دەماکوان باشووری کوردستان داخفن ینی نەج بۆ تەجربە ئەستا ینی ناهێلم باخفێ گشتی چاپەمێ باشوورم دەبینیم بەرکۆ لەبێتە دەستگان جودا جودانن هەراڵ ینی هەموو ڕەنگەکینە نووسە دەمێ ڕوونیکەمەوە کە لە باشوور ڕاگەیاندن چۆنە دەزانی ڕاگەیاندن لە باشوور ئێستا دابەش بۆ بەسەر سێ جەمسەردا سێ بەرە سێ ئەینی ئێنیەک ڕاگەیاندنی پەدەکەیە بتوێت نەتەوێت ئەتوانم بڵێم لە سەدا سی بڵێ ڕاگەیاندن سەر بە پەدەکەیەوە ئەو بە پێی ئەجەندا و سیاسەتی ئاکەپە تەفدەگرێ و سەر بویاری حەلەبێ ڕاگەیاندنە پەدەکە چاوان نێزیک بوو ینی چیک دەخست پێش بێتر ڕاگەیاندنی پەدەکە ئەو زۆرتر دەخاتە پێش کە دەسەڵاتی باسی سووری دەستی گرتووە بەسەر چەند گەڕەکێکی حەلەبدا و ئەوە نە لە بەرژەوەندی کوردە لە کاتێکدا لە ڕاستیدا ئەوە هەمان ئەو قسەیە کە ئاکەپە دەیکا دەڵێ نە لە بەرژەوەندی ئێمەیە زمان ئەوی شۆکو ئەو دێنێتە زمان جا بۆی ڕوونیکەمەوە عەرزت کەم دوو جەمسەری تری ڕاگەیاندن هەیە لە باشوور ئەمە وتمانسییان هەیە یەکێکەوەی گرێدراوی پەدەکەی دوو جەمسەری درەیە جەمسەرەکەی دووەمیان پەیوەندی بە چەند کۆمپانیایەکەوەیە کە زۆرتر مەسەلەکەیان بزنسە یعنی دەیانەوێ چی لە ناو خەڵکدا گرنگ بێ پارە بکە خوێنەر بیکڕێ ئەوان ئەوە بڵاوەکەنەوە ینی بە هیچ شێوەیەک نزیک نییە لە ڕاگەیاندنێکی نیشتیمانیەوە یان لە ڕاگەیاندنێکەوە کە سوودی بۆ هێزی کوردان هەبێ جەمسەری سێمی ئەو جەمسەرەیە کە گرێدراوی هێزی شیعەیە گرێدراوی بڵێن بلۆکی شیعەیە و ئەو ڕاگەیاندراوەش یا بڵێن ئەو دەستگای ڕاگەیاندنیش بە هەمان شێوەی ڕاگەیاندنەکانی ئێران و ڕاگەیاندنەکانی ئەمە دەستگای یەنەکیانە گۆڕان هەنە پارتی هەنن ئەو دەستگانە دەستگای حیزبین دەستگای پارتی سیاسین بە پێی بەرژەوەندی ڕۆژی پارتی سیاسەکانیان تەفدەگرن مەسەڵەن بۆ نمونە گاوێک کە گۆڕان دچوو بۆ ناو حکومەتی هەرێم بەشداری کردبوو لە ناو حکومەتی هەرێمدا لەو کاتەدا یەک ڕەخنەش لەسەر پەدەکەن نەبوو یەک ڕەخنەش لەسەر حکومەتی هەرێم نەبوو خوازم دیمەنێکی نیشان بدەم پیشێ حوسێن ڕەپرم دیمەن ئەوە دەبێن دویەمین باژارێ حەلەب پیرۆز بە سالك بري او منشطات واويتن تقويم دابو يعني شفاقي ابو وانا بك حلب باجر حشد اليمين اعلان كرنج بك تركيا باجر بك اداري كلام سپاس ڕازایت یەک شتەیە یەک ڕاستی هەیە نابێت لەبیری بکەین لەسەر ڕاگەیاندنی باشووری کوردستان کە لە پەیوەست بە پێشڕەوی شەڕڤانان لە پەیوەست بە ڕزگارکردنی گوندەکانی باکووری سووریا و پێشترش ڕۆژاوای کوردستان و کۆبانێ ڕاگەیاندنی باشوور جگە لەو ناوەندانی ڕاگەیاندن کە گرێدراوی ئاکەپەن و ڕۆژەفی ئاکەپە یا بابن ئەجەندای ئاکەپە پەیڕەو دەکەن لە باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی ڕاگەیاندنی باشوور گرنگی بەو پێشڕەوانە داوە گرنگی بەو بوێر و ڕووداوانە داوە کە لە ناو باکووری سووریا و ڕۆژاوا ڕوویان داوە و هەمیشە
پێشڕەوی شەڕوانان و سەرکەوتوی شەڕوانان هێناوەتە پێش یعنی ئەوە من ناتوانم لێرە حەقیەوان بخۆم ئەوە ڕاستیە کە دەبێ حاشای لێ نەکەین و شتێکی تر هەیە لەسەر مەسلەی شرۆڤە لەسەر شرۆڤەی دەستگاکانی ڕاگەاندنی باشووری کوردستان دەربارەی ڕۆژاوای کوردستان و سیاسەتی ئاکەپە لەناو ڕۆژاوای کوردستان لە ڕاستیە لەو بوارەدا لە ڕاگەاندنەکانی باشووری کوردستان ڕۆژەفیان نییە یعنی دەبینی هەر دەستگایکی ڕاگەاندن ڕۆژەفی خۆی هەیە سەری سبەی کە دەست بەکار دەکەن دەڵێن مەسەلەن ئەم ڕۆژەفی ئێمەیە ئەمڕۆ ئەم شتانە ڕوویداوە یان دوێنێشەوە ئەم شتانە ڕوویداوە ئێمە لە پێی ئەمە مەسەلەن ئەم ڕووداوە یا ئەم بوێرە بەم شێوە دەشەوپێن بەم شێوە ڕووماڵ دەکەین ئەم پەیوەندی وڵاتان بەم شێوەیە دەدەین بە بینەر و بیسەری خۆمان بەڵام ئەم ڕۆژەفە لەناو ڕاگەیاندنی کوردیە لە باشووری کوردستان بەداخەوە کە نییە حتا تۆ وەکو بینەرێک یا وەکو بیسەرێک بە باشی لەگەڵ ڕوودا و گۆڕانکاریەکاندا بتوانانی بڕۆیەوە بزانی کە لە دنیادا چی ڕوەدا ئەوە نییە بەڕاستی طبعا و ڕاستە دەمەگوت بەرێ دەگوت هەنێک بویێران ڕاست بێژن یانێ پێشکەتنە هێزن قەسەدە ددن ئەما شخوا پرەنسیبە مانیپولاسیۆنە بە تو خبرێکی یەکی ڕاستی دێ نەژێ پشتەبێژی ئەوکێت بێژی یانێ بەسە دەبێژی پاریس پایتەختی فرانسا پشتە لەسەر پاریسی تکاری گەرەک تشتن خراپش بێژێت تەمام کرد یانێ هەنێک لەبێ دەرێ دەمەکو ئەزی باڵا من دکشینە یانێ خبرێکی ڕاست یەکی ڕاست دەدەم پشتە بێ چەند خبر پێی هەو ئەوکێ دەدەم ما دەفکرێ لە ڕاستیدا دەربارەی ڕێکەوتنی نێوان رووسیا و تورکیا بۆ شێوەی نبینم لەبەرەوە گەر ئێمە تۆزێک بگەڕێنەوە بۆ دواوە لە ژنێف زاتن ئەو هەبوو جڤین هەبوو کۆبوونەوەی بینی ئەمریکا و رووسیا هەبوو سەرەتا و دەمانبینی مەسەڵی ماوەی یەک هەفتە بە بەردەوامی وەکو ڕۆژنامەوان خەریکی ڕووماڵکردنی هەواڵی کۆبوونەوەی سێگری لافرۆڤی وەزیری دەرەوەی رووسیا و جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا بووین و ئەوانە لەوێ بۆ خۆیان گفتوگۆیان کرد ڕێکەوتن کە دەبێت شتێکی وەکو ئەوەی ئەمڕۆکە لە حەلەب دەمەشێ یا بەڕێوە دەچێت دەبێت شتێکی ئەوها بەڕێوە بچێەوە ڕێکەوتنێکی بەو شێوە هەبێەوە بە بڕوای من دەوڵەتی تورک ئیجبارە ناچارە کە لەگەڵ رووسیا ئەو ڕێکەوتنە بکە و چەتەکانی سەر بەخۆی کە چتانی لەناو حەلەبا هەبوون چی نووسرا و چ ئەحرار شام و چ نورەدین سەنکی هەمووی سەر بە دەوڵەتی تورکە ئێستا ئەوانە کشانەتەوە لە حەلەب چۆن دەستبەرداری حەلەب دەبێت ئەوە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی تورک نییە و ئەم ڕۆژ دیسانەوە سەرۆک وەزیرانی تورک دەوڵەتی تورک بیناڵی یەڵدرم تەلەفۆنی کردووە بۆ جێگری سەرکۆماری ئێران ئیسحاق دەبێژێ ئەوەی ڕەوشەی کە ئێستا لە حەلەب هەیە لە بەرژەوەندی ئێمە نیە لە مەسلحەتی ئێمە نیە دەبێت ئێمە بۆ خۆمان ڕێک بکەوین لە بینی خۆمانەوە شتێکی ئەوها بکەین کە ئەو ڕووداوانە ئەو بوێرانەی کە لە ناو حەلەبدا ڕوودەدەن لە بەرژەوەندی ئێمە بێ بۆ خۆی بیناڵی یەڵدرمەوە ئەو هەیوتوە لە تەلەفۆنێکدا لەگەڵ جێگری سەرکۆماری ئەوە ئێراندا یعنی بە بڕوای من وەک چۆن دەوڵەتی تورک پێشتر لە ناو جەرابلوسدا پێشتر بینیمان کە دەوڵەتی تورک ئارتەشی خۆی بردە ناو جەرابلوسەوە ئەوە دیسان بە ڕێکەوتنی بینی دەوڵەتی تورک و ئەمریکا بوو و دوای ئەوەی کە چووە ناو جەرابلوسەوە بینیمان بوو بە گۆماوێک بوو بە زەلکاوێک کە لە ناو جەرابلوس داخنکاوە ئێستا چی تەڤولەڤێکیە چ جوڵەیەکی مەسەن دەوڵەتی تورکیا لە جەرابلوسدا مرد لەوێ دەزانی یعنی ئەوەی کە ئێستا لە حەلەب هەیە بە بڕوای من وەک ڕۆژنامەوانێک پێشبینی من ئەو هەیە کە لە ناو حەلەبدا دیسانەوە دەوڵەتی تورک شکستی هێناوە و ئەو شکستەش بەردەوام دەبێ بۆ ناو ڕەقاش بەردەوام دەبێ بۆ ناو شەهبا و هەرێمی بابیش و ئەگەر بە هەمان شێوە بگەڕێنەوە بۆ قسەیەکی فەرماندەی هێزەکانی هاوپەیمانان کوالسیۆن لە ناو سووریادا لە شەڕی دژ بە چەتەکانی داژدا دەبین کە دەڵێ بە ئاشکرا بە ئاواکی ڤێکری دەڵێ کە دوای ڕزگارکردنی ڕەقا ئەو ئەنجومەنە ئەو سیستەمی بەڕێوەبەری کە لە من بج ئاوا کراوە هەمان ئەو سیستەمە بە هاوکاری شەڕوانان لە ڕقاش ئاوا دەکەین کاتێک کە تۆ دەبینی هێزی کوالسیۆن ئەوە دەڵێ ئەوە دەزانین چێ وەکو نەشتەرێک وایە کە لە جەرگی ئەردۆگانی بدەی زانی وەکو نەشتەرێک وایە کە لە دڵی دەوڵەتی تورکی بدەی پێی بڵێ تۆ لە سووریا هیچ نیت تۆ شکستت هێنا و پێویست ناکاتە داخلی ناو سووریا بکەی و هەوڵی داگیرکاری بدەی لە سووریا لەبەرەوە زەمەنی عوسمانی و دەوڵەتی عوسمانی بەسەر چوەیدی ئەکسپایر بوو
يعني بڕای من بەو شێوەیە مژاری حەلەب نەک بەوەی کە خوا نەخواست پێم وابێت کە ڕێکەوتنێکی استراتیژی لەبێنە ئەمسەر پوتین و ئەردوغان ئەم داخفن پوتین جی پشتێ تەقینە قەیسەری پەیامێک شاندیە پەیامێک سەر ساغی شاندیە ئەردوغان و گوتیە کەدەقە ئەز گوتنی تام ئەز ببینم گوتیە پوتین گوتیە دوێ بابەریە من برسوا جبو اريشن وكي في اريشي بداين تكوشنكي بريارداري يا لديجي كومن تندربه روسيا جالي خوا باماديه هفكرج ديجي ترور بتركيا ربكي يعني بري اب سياسه جي دراسات شو او دبيني استا مثلا تداخل ايراني شيء لنا حلب ده يعني زور نابيني للراجعين كان او دزكان راجعنا مساله تداخل ايران لنا يعمل الشاشعه كان لنا حلب وسوريا ده بخينا بيش 16 جروبي ميليشياي الشيعه لنا حلب ده كاري خود مشينا 16 جروب باشا سي جروبي انزور ديارن ولا راجعنا كان جار ناوي واندر تشي بلام وكوتر ايرانيش باندوري خوي كاريجري خوي دكا لنا لسر روداوكاني ياولين بويركاني ناو حلب وسوريا وللرجاواش بامان شوا لما رابدوش تا ومان بينيوا بويا ايرانيش بامان شوا كو دولتيكي بباندور بكاريجري هريمكا هرگيز امادني قبول بكاله برجون دي دولتي تركو تركيا مثلا ريكوتنيكي او هادروز بلكاتك داك ايران هاو بيماني هرن زيكي روسيا يعني نبي ومان بيرتي چونك بدرجاي ميجو ناكوكيك من الملانيك هبوه لبيني هردو دولتي حل الصفوي عثماني بس هي الرقه رزقا كنا رقه تشا بوزنك تشا درد خورتي اگر بشويكي گشتي سيري بكي لماوي رابردوا للسنتين دسبيكني طبعا هناك شروباي وساجم ام دخينن ده چپمانيه باشور داج مقانديه چپر قدپاجي بدك دبن شيء شيء كلان راقة هنا يعني هنا كوساجي يعني أنا أما بتشينا سريش لا أجر بعواي كيشتي بشوي كيشتي اللي بنوري براستي الرقة لاستعاج جدراوي رزقا كردي من بزعم بيشتري مثلا بز رزقا كلا استش رقم رزقا يعني برزقاري ده شيء دبيني شعبماني ترك بيشتر بتعبت كشعبماني دولي ترك بابلين شو كيستوى كوا بالاني شنان زمان شعبماني آزاد نما ولا تركيا مياتو قرتن بلام لشعبماني دولتي ترك دا چون جايقر مثلا شري دروني جنگي دروني بلين اوي كبيلن شر بسيكولوجي جنگي دروني جايقر لحر لا يكو دبيني هير هرشا لا او يكيت اوروبا على كربا بنابران لا لا يكتر دانت او ايما تشون ناو جرابلس لا يكتر دانت او ايما مصلش داقي لكن او ولاياتي مصل دقرين او امبراطورية عثماني قراوت بينا برتساوي خد تولا روشكي اوايا وكو مروفيكي نشتجي او نالچانه چون بير دكيتو يعني روشكي و خرابي درونيان دروس كردبو بو كوملگاكان و بو گلاني ناوچكا بو گلاني هريمكا ك مروف و بير دكردو كيتر سالاني 1880 كان و اوجي د صلاتي دولتي عثماني دان براستي و قرين او دولتي عثماني و اردوغان دبي بسلطان هم هاد مثلا وكو قال ك شري وكو عرضم كدي شري دروني لراجعنا نو كبريوانا بر او روشينا بوارا بلان دواي اوي ك دستان بيرش كرد بو سر تفجري ازادي كرد و بو سر هالجراواني قال باكوري كردستان و بو سر دنگي اوبوزيشن و دزگا كاني راجعندن دبيني كام شر برعكس بو زاني بيتشوانا بو چون يكم هنگاو ك نرا دادگای بروکسل ل دوزی سیاستمدارانی کرد که لیره لدزگاه جور بجورکان دادجه دگرین دادگاه بریارکی ارینی لبرجواندی کردان داد زنی او یکم تیر بو یکم نشتر بو که لدلی دولت ترک درا دوای او دبینی که كونسي اوروبا يتسر خد دليت دبي مجاري باندامبوني تركيا لكيتي اوروبا دابخين زاني ترى مجارنا من يعني مجاري برلمان اوروبا او نشتري دوم بو نشتري يعني خنجر زاني يعني او نشتري دوم بو كلا دلي دولت ترك درا بكل باكو مجاري كدنجا مسال بباقف بله انجا سيم اوي دادگاي باريس بو دادگاي بازرگاني دادگاي بزنسي باريس مثلا بريارك دتاكل برجواندي دولت ترك
نییە دەزانیەوە یعنی چی لە کاتێکدا کە ئەمڕۆ دنیا بۆ بە دنیای سەرمایه‌داری لە ئەوروپا و بەرەو سەرمایه‌داری دەچێت بەرەو کەپیتالیزم و هەر شت لەسەر بنەمای سەرمایە و پارە خۆی خوێندیەکە لە ئەوروپا کەچی دەبینی دادگایەکی بازرگانی بزنس لە بەرژەوەندی ڕاگەیاندنی کوردی بڕیار دەگرێت و تەفلی بەرژەوەندی دەوڵەتی تورک نابێ ئەمانە هەر هەمویان وایان کرد ئەم ڕووداوانە ئەم گۆڕانکاریانە ئەم بویەرانە وایان کرد کە جەنگی دەرونی لەسەر تورکیا و لەسەر دەوڵەتی تورک بەرعکس بنەوە بیرشمان نەچێ شکستی دەوڵەتی تورک لە مووسڵدا شکستی دەوڵەتی تورک لە جەرابلوسدا کە ئیتر قەتیز بوون ناتوانین بکەن شکستی دەوڵەتی تورک لە منبزدا کە ئێستش تۆ بارانی یەکا بەڵام ناتوانێت داگیری بکاتەوە جارێکتر لەبەرەوە هێزی کوالسیۆنیش لەوەیە لەبەرەوە گەل دیسانەوە گەلانی هەرێمەکە نایانەوێ دەوڵەتی تورک بێ حکمیان بکە دیمەنی ئەوشمان هەیە کە گەلی ناو جەرابلوس بە خۆی هەڵساوە خۆپشاندان دەکات دەنگی ناڕزای دەربڕێ لە بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورک ئەوانە هەر هەمویان وایان کرد کە ئەو جەنگی دەرونیە لەسەر ئاکپ و دەوڵەتی تورک بەرعکس بێتەوە و لە باشووری کوردستانیش تەنها ئەو بۆەوەی ڕاستی کەمەوە ببوورە لە باشووری کوردستان تەنها ئەو ڕاگەیاندانە ئەو دەستگایانی ڕاگەیاندن دەڵێن کە ڕقاو من بجو ئەمانە ئیشی کوردیتایە کە گرێدراوی ئاکپ من سێ خاڵ بە گرنگ دەزانم بۆ کۆنگرەی نەتەوەیی یان کۆنگرەی نیشتیمانی هێزە کوردیەکان یەکەم ئەو ئۆپەراسیۆنەی کە ئێستا دەوڵەتی تورک ئامادەکاری بۆ دەکات بۆ سەر باشووری کوردستان گرنگە ئەو ئۆپەراسیۆنە وەکو ئۆپەراسیۆن بۆ سەر باشووری کوردستان بەناو بکرێ لە ڕاگەیاندنی باشووری کوردستانە بەداخەوە کە زۆربەی زۆری ڕاگەیاندنەکانی باشوور ئامادەکاری دەوڵەتی تورک بۆ ئۆپەراسیۆنی سەر باشووری کوردستان بە ئۆپەراسیۆنی دەوڵەتی تورک بۆ سەر پەگەکە و قەندیل بەناو دەکەن و بێئاگا لەوەی کە قەندیل چەند گوندێکە ینی ئەوەنە گەورە نییە بەو شێوەیە کە دەوڵەتی تورک ئامادەکاری بۆ ئۆپەراسیۆن بۆ سەر چەند گوند دەبکەن نزیکی 1000 گوندی هەرێمەکانی پاراستنی مەدیا هەیە 1000 گوند باشە اینجا کاتێک کە تۆ باسی قەندیلەکەی بێ بۆ بیر نەچێت قەندیل لە ناو جەرگەی باشووری کوردستاندایە بۆیە گرنگە ئەو ئۆپەراسیۆن لایەن ڕاگەیاندنەکانی کوردیەوە لە باشووری کوردستان وەکو ئۆپەراسیۆن بۆ سەر هەرێمی کوردستان بەناو بکرێ لە بریەوەی کە بۆ سەر پەگەکە و قەندیل بەناو بکرێ بەو شێوە نیە ئەبێ بۆ سەر باشوور بەناو بکرێ بۆ بڕوای من ئەوە یەک دوو ئێمە پێشتر تێستی ئەوەمان کرد یا با بڵێن چێکی ئەوەمان کرد کە ئارتەشێکی یەگرتوو ئیمکان هەیە دروست ببێ لە ناو کەرکووکدا گەریلا و پێشمەرگە پێکەوە دژی چەتەکانی داعش شەڕیان کرد وەکو برا بۆچی ئەو کاتە بوو بۆچی مەسەلەن ئێستا بڵێن ئیمکان نییە ببێ یعنی بە بڕوای من ئیمکان هەیە ئارتەشێکی ڕۆڵە چاپەمەنی چییە سیاسی وانە بزبینێر ئالی سیاسی وان هێزان ناین بەهەف ممکنە کو چاپەمە ڕۆڵێکی پۆزیتیڤ بدەر بیگرە کو وانە نێزیک بکەین یانی دوور بکەین ئەگەر تۆ لە چاپەمەنی خۆدا بە بەردەوامی ئەوە بەبیر بێنیتەوە بەبیری گەلانی ناو کوردستان بێنیتەوە چکە بەسگەلی کوردش لە باشوور ناژی بۆ ئەوەش بزانین بەبیری گەلانی ناو باشووری کوردستان بێنیتەوە کە ئارتەشی یەکگرتوو چ باندۆری کرد چ کاریگەری کرد لە دژی چەتەکانی داعش لە شەڕی کەرکووکدا ئەگەر زوو لە چاپەمەنی خۆدا ئەوە بەبیر بێنیتەوە دەبێتە شتێکی جێگیر لە مێژی مرۆڤدا دەزانی ینی ئەوە گرنگی خۆی هەیە و حتا لە لای سیاسەکانیش لە لای سیاسەکان و هێزە سیاسەکانیش دوایەوە زمانی تەشیر بەکارهێنی ئێستا لە ناو باشووری کوردستاندا ئەم پارتی سیاسی بەناو ئۆپۆزیسیۆن مەسەلەن دەچن تەشیری پەدەکە دەکەن پەدەکە تەشیری یەنەکە دەکا گۆڕان تەشیری هەردووک دەکانی بەو شێوەیە بەو ڕەنگە کۆنگرەی نەتەوەیی نایەتە بوون دوایەوە کۆنگرەی نەتەوەیی گرنگە لە ڕاگەیاندنەکانە لە چاپەمەنیدا وەها ڕوون بکرێتەوە بۆ گەل و بۆ پارتە سیاسەکانیش کە کۆنگرەی نەتەوەیی معنای ئەوە نییە ببین بە یەک پارتی سیاسی زانی یعنی تۆ مەسەلەن پارتی خۆت استراتژیکە بنگەهین یعنی بۆ پاراستنە كردستان يعني هێزە سیاسەکان كورجي يعني باقول لك پلاتفۆرمێکی وان هەبێ هاي كورجي نتمندن جانن بەڵێ دەستگایەکی وان هەبێ پلاتفۆرمێکی وان هەبێ کۆمیتەیەکی وان هەبێ ینی ئەو وقتی ما خلاص کۆنگرەی نەتەوەییە بۆ ئەوە بێ کە لە یەک تێبگەن و گفتوگۆ بکەن